قۆناغی یەکەمی ئامادەکاری بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵ ئیسلامی بە سەرکەوتووی کۆتایی هات. کۆتا وێزگەی لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەم بۆ کۆبوونەوە گشتەکان لە سماقولی و بەنێنان و بشیران بوو کە ئەندامێکی زۆری کۆمەڵی ئیسلامی لەو ناوچانە بەشداریان لە کۆبوونەوە گشتەکان کرد و نوێنەری خۆیان بۆ کۆنفراسی ناوچەیەکان هەڵبژارد. ئەمە وەکو ئەنجومەنی 12 بەدڕشت کۆمەڵ ئیسلامی ئەمڕۆ هەستین بە کۆبوونەوەی گشتی وەکو ئامادەسازیەک بۆ کۆنگرەی چواری داهاتووی کۆمەڵ ئیسلامی. سوپاس وخوا خەڵکێکی زۆرمان بەشداری ئەم کۆبوونەوە گشتەیە کردیا. کۆبوونەوە گشتیە بە سەرکەوتوی ئەنجامدرا. طبعاً ئەوە ئامادەکاریەکە بۆ ئەوەی کۆنفرانس بکرێتن، چونکە کۆنگرە سێ مەرحلەیە: کۆبوونەوەی گشتی، دوای کۆبوونەوەی گشتی کۆنفرانسە، لە دوای کۆنفرانس ئەوجە کۆنگرە دەبەسترێتن بۆ تاتوێکردنی بابەتەکان و پرسەکانی ناو کۆمەڵ ئیسلامی. طبعاً ئەو کۆنگرە گشتی کە ئەوڕۆ ئەنجامدرا ئەنجومەنی 12 بەردەڕەش بوو، مەڵبەند بەردەڕەش 12 ئەنجومەنی 12 بەردەڕەش بە سەرکەوتوی ئەنجامدرا. ئەنجومەنی حوتی بەردەڕەش ئینشاڵڵا ئەمڕۆ ئەندامانمان کۆ کردیتەوە بۆ سازدانی ئەو کۆبوونە گشتیە بە ئامادەبوونی ئەو لجنە باڵای کە لەسەرەوە ئامادەن بۆ خۆ ئامادەکرد بۆ کۆنفرانس. ئینشاڵڵا بەرەو کۆنگرەشی سەرکەوتو دەڕۆین ئینشاءڵڵا. بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی راپۆرتی کۆتایی قۆناغی یەکەمی ئامادەکاریەکان بۆ کۆنگرە ئاراستەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ بکات. پاشان وادەیەک دەستنیشان دەکرێت بۆ ئەنجامدانی کۆنفراسی ناوچەییەکان. ئەندامێکی لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمیش دەڵێت قۆناغی یەکەمی پرۆسەکە زۆر بە سەرکەوتووی بەڕێوە چوو. سپاس بۆخوای گەورام کۆبوونەوە گشتەکانی سەراپای مەڵبەندەکان زۆر بە سەرکەوتووی بەبێ چێشەگرفت بە کۆتا هات. پشتیوان بەخوای گەورە لە ماوەیەکی کوردان دوای ئەوەی کە قۆناغی یەکەمان تەواو کرد دەچینە قۆناغی دوم، ئەویش ئەنجامدانی کۆنفرانسی ناوچەیە بە هیوای ئەوەین کە بتوانین چۆن کۆبوونەوە گشتەکانمان بە سەرکەوتووی بەبێ گرفت بەڕێ کرد، ئاواش کۆنفرانسە ناوچەیەکانیش بە هەمان شێوان بەڕێ بکەین تا 2000 پێبنێنە قۆناغی سێم کە ئەویش بەستنی خودی کۆنگرێ بۆ کۆمەڵی ئیسلامی. بەپێی بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سێ قۆناغ دیاری کرا بۆ ئەنجامدانی کۆنگرەی چوارەم. قۆناغی یەکەم کۆبوونەوەی گشتی ئەنجومەنەکان بوو کە بە سەرکەوتووی کۆتایی هات. قۆناغی دووەم کۆنفراسی ناوچەیی سنووری مەڵبەندەکانە. کۆتا قۆناغیش ئەنجامدانی کۆنگرەیە کە پەیڕە و پرۆگرامی تێدا پەسەند دەکرێت و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تێدا هەڵدەبژێردرێت. بۆ ئەو کۆنگرێش سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە کۆنگرەیەکی نەوعی ئەنجام بدات بە جۆرێک ببێتە هۆی پێشکەوتنی زیاتری کۆمەڵی ئیسلامی و زیاتر بە جەماوەریکردنی ئەو حیزبە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.